تڵتە لێبێ خۆشەویستانم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی تەواو جیاواز. ئەڕۆ پۆدکاستەکەمان تەنها بەس باسکردنی بابەت و وەروەها ئەزمون و چیرۆک نییە، بەڵکو ئەوڕۆ باسی بابەتێک دەکەین، باسی بابەتی براندی کەسی دەکەین کە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا دەتوانم بڵێ ماوەیەکی زۆر نییە کە ئەو ناوەمانجێ لێ دەبی، ئەویش بابەتی براندی کەسی. ناوی چەند کەسایەتێکتان بۆ دەهێنم، بۆ نمونە وەکو کەسایەتی دۆناڵد ترامپ، یان کەسایەتێکی وەکو ئیلۆن ماسک، یان کەسایەتێکی وەکو جێف بێزۆس، کەسایەتێکی وەکو کریستیانۆ ڕۆناڵدۆ کە هەریەکەیان بخۆیان براندێکنەوەنە. ئەو ناوانە بخۆیان براندێکن. پرسیارەکە لێرەدا ئەوەیە: ئایا ئێمە چۆن بتوانین براندی کەسی خۆمان دابنین؟ ئەوڕۆ میوانەکەمان ئەزمونێکی زۆر زۆری هەیە لەو بۆرەدا، وەروەها بێجگە لە تەنها بەس باسکردنی بابەتەکە، بەڵکو دەتوانم بڵێم ینی قەلەمێک و وەرقەیەک لەگەڵ خۆتاندا بنن بۆ ئەوەی ئەو بابەتانەی کە باسی دەکەین، چونکە وەکو وەرکشۆپێکیش ئێمە بابەتەکان باز دەکەین و لە سەرەتادا دەمەوێت یەک شتان پێ بڵێم: خەڵکی گرنگی بەوە نادەن کە تۆ چەند دەزانیت، بەڵکو خەڵکی گرنگی بەوە دەدەن کە تۆ چەند ڤالیو بەها بۆ خەڵکی زیاد دەکەیت. ئەوڕۆ پۆدکاستەکەمان لەسەر ئەو دیدگایە، دەمەوێت ئەو بەهایە بۆ هەریەکەمان زیاد بکەین، بەهای براندی کەسی و کە ناوی براندێت تەوان براندی ڤانە. زۆر سوپاسیان دەکەین کە سپۆنسەری سەرەکی پۆدکاستەکەمانن، وەروەها زۆر سوپاسی براندی سمودی سیزن. ئەوە زدی گەنجێکی زۆر بەتوانە سەرپەرشتێری ئەو براندەیە، وەروەها زۆر سوپاسی براندی ئەمازۆن بوکسۆر دەکەین بە دەست پێ بکەین. ئەکی ئاخۆ بەخێرمان مامداوەژان، حاڵتان سپاسکاگەم دڵە، سیحەتان سەلامەتن ئینشاءالله. الحەمدولله ئەوە باشن شکر. سەلامەتن یاخوا. ئەوڕۆ پۆدکاستەکەمان لە داوادان کردووەڵە. خۆشحاڵم مەڵا، چاوم ڕۆن بوو، دڵم ڕۆن بوو بەبینینی ئێوە ئەو سێتەپە جوانە ماشەڵڵا. سەلامەتن یاخوا. ئەوڕۆ هەروەکو دەزانی کەمێک پێشووتریش قسەمان کرد، پۆدکاستی ئەوڕۆمان جیاواز دەبێت. وەکو پۆدکاستەکانی پێشووترمان نابێ بە حکمیەوەی دەمانێت بە فعلی هەم لە ڕووی نەزەریە هەمیش بە فعلی باسە شتەکان بگەین و شتەکان تێ بگەین لە ڕۆوە. ئەوڕۆ تێکەڵەیەک دەبێت وەکو بڵێن وەرکشۆپێک و پۆدکاستێکە. جوانە، شتێکی جوانە هەست، ئینشاڵڵا دەدەین شتێکی جیاوازتر بکەین. ئینشاڵڵا. سەرەتا دەمەوێت بۆی دەست پێ بکەین کاک داوەر لە هۆنی پێرسۆنەڵ براندینگ جەنابتان چۆن دەناسێنن؟ کەسێک کە حەزی لێیە یارمەتی کەسانی کارساز و پیشەیی بدا، بتوانن لە براندی کەسی تێبگەن، ئەو براندی کەسی خۆیان گەشە پێ بدەن بە شێوازێک ئەوەندە دیار بن، ئەوەندە لەبەر چاو بن، ئەوەندە باس بن لە ڕووی پیشەییەوە کە دەرفەتەکان بە خێرایی ئەوان بدۆزێتەوە. بەگشتی ئەو پێناسەی تێگەیشتنی منە بۆ خودی خۆم کە چۆن ئەمەوێ خزمەت بە خەڵکی بکەم. سەلامەت بنیاخوا. ئەسا بچینە سەر بابەتەکەی، سەر ئەسڵی مۆزوعەکەی. براندی کەسی تەمان ماوەی کەمە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا، بە فعلی ئەو ناوە گەیشتە ناو کۆمەڵگەی ئێمەدا. کە باس لە براند دەکرێت، ئەمە هەمیشە باسی براندی بازرگانی و باسی براندی شتومەک و هەموو براندەکان، بۆ نمونە ئەپڵ، بۆ نمونە کەسایەتەکان زۆر بەکەمی، کەسایەتیە بازرگانیەکانی کۆمپانیەکان زیاتر دیارن وەکو براند. بۆ نمونە ستیڤ جۆبس ئەوەی لە ئەپڵ، یان بۆ نمونە هەر براندێکی تر لە بازرگانیدا، لەوەی دیزنی یان ئەمەزۆنە، یان ئیلۆن ماسک کە بەڕێبەری کۆمپانیای تێسلای وەروە سپیس ئێکسوانە، زیاتر لە ناو کۆمەڵگەی ئێمەدا بە براندی بازرگانی بەناوبانگە. ئەوڕۆ باسی براندی کەسی دەکەین. حەزەکەم سەرەتا باسی جیاوازیەکانیان بکەین و بچینە سەر باسی براندی کەسی. لە ڕاستیە لەگەڵ دروستبوونی دنیای سۆشەڵ میدیایە و بە قووەتبوونی هاردوێری مۆبایل بە شێوازێک کە هەموو کەس پرۆدەکشن هاوسێک لە گیرفانیایە، کۆنسپتی براندی کەسی زیاتر دروست بوو. و کاتێکی دیاریکراوانێ بڵێن لە ساڵی ئەوەندەوە دروست بوو، بەڵام وەکو چەم گۆکو کۆنسپت بە بەردەوامی بە درێژایی مێژوو هەر هەبووە. براندی کەسی بریتیە لەوەی کە هەروکو چۆن براندە بازرگانیەکان پەیامیان هەیە، بەهایان هەیە، ئەیانەوێ بە خەڵکی بڵێن ئێوە وەرن بەرهەمەکانی ئێمە بکڕن لەبەرەوەی سیفەتی 1 و 2 سێتیایە. براندی کەسی بریتیە لەوەی کە هەمان ئەم تێگەیشتنە ئێمە بۆ ژیانی پیشەی خۆمان جێبەجێ بکەین، بەواتای ئەوەی کە ئێمە بە خەڵک بڵێن خەڵکینە من وەکو ئەندازیارێک قبول بکەن
بەڕۆی ئەم سیفەتی 1 و 2 سێمتایە و من براندێکی کەسیم لە بوارە پیشەیەکەیە. جا چی هاوبەشیان چی لەگەڵ براندی بازرگانیە؟ ئەوەیە کە هەمویان پەیامیان هەیە، ئامانجیان هەیە و گروپێک لە خەڵکی هەیە یانوێ خزمەتیان بکەن. جیاوازیان چییە؟ جیاوازیەکان ئەوەیە لە بری لۆگۆ دەموچاوی مرۆڤێکمان هەیە، لە بری ناوی بازرگانی ناوی مرۆڤێکمان هەیە، لە بری تایبەتمەندی و ڤالی و بەهایەکی بازرگانی بەهایەکی مرۆیمان هەیە. کەواتە لێکچوونێکی زۆر هەیە لە نێوانیانە. ئەشتوانین بڵین کە تەنها لەوەیە جیاوازن کە ئەم مرۆڤێک سنتەریەتی ئەو دامەزراوەیەکی بازرگانی. چەندێک گرنگە حەز دەکەم بەخۆ دەزانی ئەم پۆدکاستەکەم پۆدکاستێکی گەنجانێ. ئەوەش ڤیژنی من لە سەرەتاوەژەوە بڵێم ئەوەیە کە لەسەر بابەتی سوودوەرگرتن لەو وەرکشۆپ و لەو پۆدکاستە خەڵکی گرنگی بۆ نادەن کە تۆ چەند دەزانی، بەڵکو خەڵکی گرنگی بۆ دەدەن کە چەند دەبەخشیت. لێرە دەمانوێت ئەمە ئەو بابەتەن هەر هەمووشینەوە بەڵام بە شێوەیەکی زۆر باش بتوانین بە دڵسۆزی بگەینین بە بینەروی سەرەتا. ئەوەی کە باسمان کرد ئێستا کە ئایا براندی کەسی چێ، لە ڕاستیە براندی کەسی پێوتری ئیمپرەشن مانیجمنت، دواتە کە تۆ بێی ئیمپرەشن یانی تێگەیشتنی خەڵک، کە تۆ بێی تێگەیشتنی خەڵک ڕێک بخەیت. طبعاً ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە؟ لەوە سەرچاوی گرتووە کە ئەگەر تۆ کار لە براندی کەسی خۆتان نەکەی، سومعەی پیشەیی تۆ لە لای خەڵک ئەبێتە شتێکی هەڕەمەکی، یعنی تۆ کۆنترۆڵت نابێ بەسەریە. واتە خەڵکی چۆن لە کاک عەبدوڵڵا بیر ئەکەنەوە ئەوە ئەبێ دوعا بکەیت و بزانین شتێکی هەڕەمەکیە. بەڵام براندی کەسی یارمەتیت ئەدا لە تۆکو کاک عەبدوڵڵا وەکو کەسێک بۆ نمونە وادا بنێ پۆدکاستێکت هەیە ئەچەوێت کەسێک وەکو خەڵکی تۆ بناسن وەکو هەبوونی پۆدکاستێکی پرۆفێشناڵ یان هەر بوارێکی پیشەیتر کە لە داهاتوو ئەتەویشی لەسەر بکەیت کە ئەو باسی ئەەکەین ئەگونجێ زیاد لە چەند باگراوندێکیش لە یەک پرسنە براندا کۆ بکەیتەوە. ئەوەیە کە کۆنترۆڵی تێگەیشتنی خەڵک، ینی نارەتیڤی خەڵک، نارەتیڤ یعنی کۆکراوەی تێگەیشتنەکان، بتوانی کۆنترۆڵی نارەتیڤی خەڵکی بکەی لەسەر لایەنە پیشەیەکەی خۆت. طبعاً ئەمە لە قۆناغە سەرەتاییەکانە باشە ئەوەیە کە تۆ کۆنترۆلیەکەی، بەڵام لە لۆنگ تێرماوەتە لە ماوەی درێژ خایەنە وات لێ ئەکات کە بتوانی جێگەی خۆت لە بازاڕی کارە لە جیهانی پیشەیە ببیتە سەرەوە. یعنی کۆنترۆڵت هەبێ بەسەر ئەوەی کە تۆ لەکوێی بازاڕی کارایی، لەکوێی جیهانی پیشەیە. جا ئەو بەگشتی براندی کەسی وەکو خۆی کە ئەمە بناسرێ. لە ئەو قسەی کە کردت گەنجان چۆن سوود لە براندی کەسی بینن، تەمان ئێمە پێش ئەوەی بین هەنگاوەکان و ڕێکارەکانی براندی کەسی دابنین ئەبێت تێگەیشتن هەیە دروستیکەین بۆ خەڵکی. ئەویش ئەوەیە نەبوونی براندی کەسی لە ئێستاە لەم ڕۆیە بۆ تۆ کێشەیە، ئەبێ دەست پێ بکەیت. بۆچی وایە؟ لە بەرەوەی دنیای سۆشیال میدیاوەندە گەشەی کردووە خەڵکی تر دێتە ناو براندی کەسیەوە، براندی کەسی خۆی دروستەکە ئێتۆ لەم بازاڕەیە کە خەڵکی بەرەبەرە لە براندی کەسی تێگە نەبوونی تۆ بە براندی کەسی واتە دواکەوتنی تۆ لە بازاڕە پیشەیەکە. جا پێش ئەوەی ئێمە هەر مێکانیزمێک، هەر ڕێگە چارەیەک، هەر ڕێنیشاندانێک دروست بکەین کە براندی کەسی چۆن دروستەکەین، ئەوێ بە خەڵکی بڵێن کاکە ئاگادار بە نەبوونی براندی کەسی کێشەی بۆ تۆ دروست کردووە، نەبوونی براندی کەسی لە داهاتوات لێکا زۆر لە دواوە بی. خاصن لە دنیای تەکنەلۆژیادا، لە شۆرشی تەکنەلۆژیادا ئێستا ژیانێکدا دەژین هەموو شتێکمان تقریبا بووەتە سۆشیال میدیا. پێشتر لە تەلەڤیزیۆنەکان و کتێبەکان و ڕۆژنامە شۆرشێکی تەکنەلۆژیای زۆر سۆشیال میدیا زۆر شتی گۆڕیوە. کاک عەبدوڵڵا تەسەور کە بۆ نمونە وا دابنێ ئەگەر تۆ سەریکە ئەگەر براندێکی بازرگانی ئێستا ڕۆژ بە ڕۆژ بڵێ بۆنە براندێکی خواردن مەطعمێکی ئاسایی، ئەگەر ڕۆژ لە سۆشیال میدیاکەی خۆی بڵێ کاکە مەڵ ئەمەکەم زۆر خۆشە، بەرگەکەم زۆر خۆشە، بەهاکەی پاشا و وەزیر و پاشای بەرگرم من. ئەگەر ئەمە بڵێ ئۆکەی منطقیە، بەڵام کاتێک کە ئەبینی 1 2 3 4 5 کەس لە هاوڕێکانت، 6 لە ئینفلوئنسەرە بەناوبانگەکان، 7 کەس لەو کەسانی کە تۆ لە سۆشیال میدیایان بینی فعلیان ئەمە تاقیەکەن و ئەڵێن خۆشە، ئەم بەهایە لێرەوە یەچێرە. بەچی ئەو جەمپەی کرد؟ بە پێرسناڵ براند، بە هەبوونی ئینسان، بە شایەتی شەخص لەسەر ئەم بەرهەمە دیاری کراوە. جا بۆیە ئەمەش دەرخەری ئەوەیە لەگەڵ دروستبوونی سۆشیال میدیایە خەڵکی حەزی لە چیرۆکی شەخصیە. ئینسان مەخلوقێکی فەزوڵە، کیۆریۆسیتی هەیە، یعنی حەزەکە بزانێت و وەکو ئینسان چی ئەبی بەچی چی ئەەکەی، بۆیە ئەمە واکات زیاتر گوێ بگرێ. جا تۆش ئەگەر بنەماکان و ڕێگە چارەکان و شێوازەکانی گەشەدانی براندی کەسی تێگەیشتی
ئەم هێزە لە بەرژەوەنی خۆت بەکارێنی بۆی بناسری وەکو کەسێک تۆپ 1 تا تۆپ 10 یاخود کەسێکی دیاری بوارە پیشەیەکەی خۆت. هەرێکەمان لە ئێمە لۆ نمونە ئەمە دیدگایەکمان هەیە لە هەروەکەوە کە دەست پێ دەکەین لۆ نمونە لە بابەتی پێرسۆنەل براندینگ وایە بۆ نمونە کە من دەستم بەو پۆدکاستە کردیە ئەکی دیدگایەکم هەبووە ئەو کەسانە بێنم کە فعلیەن عقلیەتی گەنج لە ئاستێکەوە ببەنە ئاستێکی تر ئەو ئامانجەکەم و دیدگاکەم بووە ئەکیت چەند باکگراوندێکی تریشی لە دوای خۆی هەیە ئەکیت پێش ئەوی بڕۆین حەزەکەمی خاڵی تر باسکەم کە زۆر جار هەنی هەستەکەم یەکێکە لە خاڵەکان کە زۆر قەنەعەت بە خەڵکەکە گەشە بە براندی کەسی خۆی بدات تەمەەن بۆی لەم شتە باشتر تێبگەین براندی کەسی بریتێ لە مێکانیزمێکی ڕێکخراو بۆی کە تۆ بتانی ناوەندی جیاواز و بە تایبەتی تر ناوەندی سۆشیال میدیا بەکاربێنی و ئەوەی لە ڕووی پیشەیەوە خزمەتێک بکەی بەهایەک ببەخشی خەڵکی تۆ بناسێ ڕەنگە یەکێک بڵێ من بۆ وا بکەم ئانەیە یەکێک بڵێ بۆ وا بکەم تەمەەن وەڵامی ئەمە بە چەند شێوازێک ئەکرێ بەڵام وەڵامێک هەیە من پێم وایە بڕێکی مەسئولیەتی کۆمەڵایەتیش هەڵەگرێ چونکە ساحی سۆشیال میدیا ناوەندی سۆشیال میدیا ناوەندێکی زۆر هەڕەمەکیە ئێمە ڕۆژانە ئەبیستین کە خەڵک چەند گلەیەکە ئەڵێ تیکتۆک پڕە لە خەڵکی خراپ وانە فەیسبوک ئەخلاقی خەڵک تێک ئەدا یوتیوب مەدەنە دەست مناڵەکان بۆ بینینی ئەو بابەت تەمان ئەم قسەیە بابە لە ڕووی تەکنیکیەوە من جیاواز لەم شتە بیرەکەم قەناعەتم وایە هیچ تۆڕێکی کۆمەڵایەتی خراپ نییە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بریتێ لە پلاتفۆرمێک لە ڕێگەی کۆمەڵێک ئەلگۆریتمەوە کۆمەڵێک ناوەڕۆک پیشانی کۆمەڵی خەڵک ئەدا بەڵام زیادبوونی ناوەڕۆکی بێسەروبەر ناوەڕۆکی ڕوخێنەر ناوەڕۆکی هەڵوەشێنەری ئاداب و ئەخلاقە کۆمەڵایەتیەکان ئەبێ فاکتەرێک پێ بۆ ئەوەی کە ئێمە هەست بە بەرپرسیارەتی بکەین ناوەڕۆکی بەهادار دابنێ بۆ ئەوەی ئەم باڵانسی هێزە بەو لایە بخەین کە خەڵکی ینی مۆدلێکی جوان بدەین بە خەڵکی هانی خەڵک بدەین کەوانیش ناوەڕۆکی بە سوبی ڕۆڵ مۆدلێک بۆ گەنجانی تر تاوەکو بێنە ناو باوەڕ بکەن کارداوە ینی هەر لە سەر خۆم ئەو شتە ڕۆیدا ینی لە چیرۆکێکی خۆمەوە من لە مانگی چواری ئەم ساڵەوە تقریبان هاتوومەتە ناو بازارەکەەوە باشە جا ئێستا چەندین گەنج بەڕاستی ینی دەڵێن بەهۆی تەوە حەز دەکەین بینە ناو ئەو بابەتەوە زۆر بابەتی تر ینی بەهۆی ڕۆڵ مۆدلێک بەهۆی پێرسۆنەڵ براندی خۆتەوە زانی بۆیە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگ هەیە ینی ئەگەر هیچ شتێک هانمان نەدا ئەوەی کە براندی کەسی خۆمان گەشە پێ بدەین ئەو مەسئولیەتە کۆمەڵایەتی کە ئێمە بین بە سەرچاوەیەکی دروستکردنی ناوەڕۆکی بەهادار ناوەڕۆکی جوان ناوەڕۆکی پیشەی ناوەڕۆکی کە خزمەت بە خەڵکی بکات کە تۆ لە کۆتاییە ئەگەر بۆ نۆکو ئەندازیارێک براندێکی کەسی خۆت دروست بکەیت ڕاستە نیوەی معادلەکە نیوەی هاوکێشکەوەیە کە تۆ بناسرێ و خەڵک بناسرێ نیوەکەشی ئەوەیە بەها دەیتەوە بە کۆمەلگا لە ڕێی کۆنتنسەکانەوە خەڵک فێر ئەەکەی وانە شێوازی بوون بە ئەندازیاری سەرکەوت و ئەزمونونەکانی خۆت ئەو هەڵانەی پێشتت کرد هەمووی ئەمانە باسەکەی جامە ڕێک دوو لایەنەیە لایەنێکی تۆی پێبەرزەبییتەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لایەنێک شەوەیە مەسئولیەتێکی کۆمەڵایەتی لەسەر شانی خۆت جێبەجێ ئەەکەی کە ناوەڕۆک و کۆنتنتی بەهادار و بەسوود دابنێ حەزەکەم لەسەر دوو تایپی مرۆڤ قسە بکەین ئەگەر بەگشتی لە هۆڵێک دابین ئێمە بەگشتی بۆ نمونە تۆ لەسەر ستێجەکەی و بابەتێک بازەکەی بابەتی پێرسۆنەڵ براندینگ ئەگەر سێریان بکەی دوو زۆر مرۆڤان هەیە بەگشتی کەسانی نۆرمەڵ بنیانی یەکێکیان ئیش لە بۆ ئەو کەسانە دەکەن کە خۆیان پێرسۆنەڵ براندینگیان هەیە بەڵام کەسانی تر بۆ نمونە کە هاتوون دانیشتن لەو شوێنە ئیش لەسەر ئەوە دەکەن بە خۆیان ببنە پێرسۆنەڵ براندینگ ئەو زۆر زۆر ڕاستە وایە بۆ نمونە لە ئێستاوە ئێمە دەست بۆ بکەین کە پێرسۆنەڵ براندینگی خۆمان هەبێتن ینی بەجددی بڕوامەوەە لە تەمەنی 17 لە بۆ 18 پێدوانە زۆر باش بێتن لە بۆ خود ناسیش هەتا بچێ بابەتی پێرسۆنەڵ براندینگ چونکە بابەتی پێرسۆنەڵ براندینگ زۆر زۆر ئەساسە و ڕەبتیشە بە خود ناسیەوە ئەگەر بە خۆت نەناسی خاڵە بەهێزەکانت خاڵە لاوەزەکانت زۆر شتی تر ینی ناوتوانانی ببیە پێرسۆنەڵ براندینگ زۆر زۆر هاوڕام لەو شتەیە لەگەڵ تو ینی ئەو قسەیە زۆر سپاس کە ئەو قسەیەت کرد کێشەیەک هەیە کە خەڵکی خاو ئەکاتەوە یا خەڵکی ئەوەستێنە لەوەی گەشە بە براندی کەسی خۆیان بدەن با پێشت بڵێم ئەو کێشەیە چۆن دەست پێەکە حاڵەتێکەیە لە ئینسانەکە پێی وایە ئەم هێشتا ماویەتی ئەم هێشتا سەرەتایەتی نا من هێشتا تازە خوێنکارێکی بەشی ئەندازیاریمان خوێنکارێکم
یاخود تازە دەسم کردو بەکاری ڤیدۆگرافی فۆتۆگرافەری چۆن جورئەت بکەم ئەکاونتێک لە سۆشال میدیادا بنێم و بەڕسمی خۆمەوە ئەی خەڵک گەڵێن ئەمە فشەکەرە ئەمە تازە دەسی پێ کردووە چۆن جورئەتەکە لە ڕاستی ئەم تێگەیشتنە هەڵەیە لەوەی کە نایەڵێ خاڵێکی دەستپێکت هەبێ تۆ لە هەموو پۆینتێکە بۆ هەر ئیشێکە ئیکی ئێبێ خاڵێکی دەستپێکت دەبێت جا کە دەستت پێکرد تاو ئەم قسانە دووەلانە بڕیارەدا دەستکەی بەوەی گەشەوە براندی کەسی خۆت بدەیت گەشتەکەت گەشتی واتە جرنی وانە پرۆسەی گەشەدان بە براندی کەسی خۆت کامل ئەکە واتە خودی پرۆسەکە تۆ کامل ئەگەر دەست پێنەکەی لەکوێ کاملەبی ئەگەر تۆ بەنیازبی بۆ خاڵێک بگەڕی لە ژیان تا بڵێ ئەو ڕۆژە لەو کاتەیە کە ئەمەم کرد براندی کەسی خۆم دەست پێکەم هەل لە سەرەتاوە لە براندی کەسی تێ نەگەیشتی چۆتە بێستەکە خاڵێکی دەست پێکت هەبێ 16 ساڵی 7 ساڵی هەر ئێستا خەونێک دێ ئەتەویبی بە ئەندازیارەتی بە ڤیدیۆگرافەر ئەتەویبی بە پرۆگرامەر ئەتەویبی بە دکتۆرێک هەر ئێستا ئەکاونتێک دروستکە دەستکە بەوەی کە کۆنتنت دروست بکە خۆدوا ببینەکە لە مستەقبەلا چۆنە لە نیوەی ڕێگەکەیە بەرەبەرە تێ ئەگەی چ شتێ هەڵەیە ئەبێ لایبێ چۆن خۆت باشکی شەڵا ئەو کاتەش لە دوای چەند ساڵێک ئەبینی کە ئەم شەونخۆنیە ئەم ئینڤستمنت ئەم سەرمایە گوزاری کە لەو کاتەیە کردت ئەکاونتێکت دروست کرد و خۆت وەکو براندێکی کەسی بینی لە درێژخایەنە نەتیجەیەکی زۆر باش ئەدا بەدەسەوە بە شێوازێک کە زۆر تۆ ئەباتە پێشەوە بەراورد بە خەڵکانی تر بۆ نمونە ئەگەر دوای 5 ساڵ تۆبی بە دکتۆرێک تۆ دکتۆرێکی بە پێرسنا براندێکی بەهێزەوە فەرقی زۆر لەگەڵ کەسێک کە بە تەنها دکتۆر و براندی کەسیەکەی نییە ئەو وەکو ئەوە بۆ نمونە تازە لە کۆلێژتەوە دەبی هیچ کەسێک تۆ ناناسێ بۆ بە گشتی بازەکەم فمن ئێستا بۆ نمونە لە ناو کۆلێژم دەستم ستارتم بۆ شتە کرد یعنی ئەوە نەبایە بۆ نمونە لەوانە ئێستا یەکترمان هەر نەناسیبە و هەر پۆینتە هەر بەخۆی باسێکە ئەوە دەست پێ بکەی لە پۆینتێکە لەگەڵ دەست پێکردنەکەش من دڵنیا مەزاکە قسەیان کردوتێنە کورە با بە پۆدکاستی چی دانێ 1000 پۆدکاستی تر هەیە با بە پۆدکاست چی تر دانێ بۆ ناچی ئیشێ بکەی ئەوەش بەلای منەوە ئیش ئەوەش بەلای منەوە سەرمایە گوزاریە کە ئیشەڵا چەند ساڵی داهاتوە خۆت هەستەکەی کە ئەم هەنگاوی نات چەند هەنگاوێکی بە سوود و بە پێزە جا حەزەکەم یەکشتی تریش بڵێم ئەم بابەتانە زۆر بێکەوە بەسترا زۆر قوڵە حەزەکەم یەکشتی تریش بڵێم لێرێ ئەوەیە کە زۆر جار کەسێک ئەڵێ من نازانم براندی کەسی خۆم لە دەوری چی دروستکەم لەوانەیە گەنجێکی 7 ساڵ بێ ساڵ بێهشتا تازە لە زانکۆیە وانێ ناقی نییە ینی ئەو قسەی ڕاستە بەڵام پرۆسەی دەستپێکردنی بە گەشەدان بە براندی کەسی کە خۆت فەرموودێ سەباست کرد ناچاری ئەکات زۆر باش لە خۆی بکۆڵێتەوە خودناسیەکی باش دروستکە لە کۆتاییە ئەو گەشەدان بە براندی کەسیەوە لێکە خۆشی بدۆزێتەوە ینی من نمونی خۆمت بۆ باسەکەم من پێشتر کە بەشی ئایتیم خوێن لە زانکۆ دوای زانکۆ کە تەواو بووم بە پرۆگرامەر 2 ساڵ لە شوێنێک وەکو پرۆگرامەر ئیشمە کرد ئێستاش پرۆگرامینگم زۆر خۆشەوێ وە زۆریش سەرکەوتو بوومتیایە بەڵام هەستمە کرد پرۆگرامینگ بۆ من نابێ هەستمە کرد لەگەڵ کەسایەتیم نانایەتەوە من کەسایەتیەکەم هەیە تا ڕادێک حەزم لێ قسە بۆ خەڵکی بکەمانێ حەزم لێ لەسەر ستیج پابلیک سپیکینگ بکەم عیلاقات و کۆنێکشن لەگەڵ خەڵکی دروستکەم پرۆگرامەری زیاتر دیوێکی هادی بێدەنگی لەسەر کۆمپیوتەرێک دانیشی کێشە کۆمەڵە کێشە حەلەکەی لە ڕێی سۆفتوێرەوە بەڵام ئەو کاتەکە لەو فترەیە بووم ئەکاونتی سوشال میدیا و شتەکانی خۆمم دانابوو ئەمویست کۆنتنت دروستکەم یعنی ئەمویست ناوەڕۆک دروستکەم لە کاتی دروستکردنی کۆنتنتەکە بۆم دەرەکەوت من لەو شتەیە زۆر باشم بەس ئەم شتە لە دنیای پرۆگرامینەکە بەکار ناهێنم بەرەبەرە من لەو شتەیە باشترم خۆ لێرە بەکارێنم بۆیە بڕیارمدا ئەسەماز لە پرۆگرامینگ بێنم یعنی براندی کەسی خۆم لە پرۆگرامینگ دوور خستەوە چونکە خودناسیەکی قوڵترم بۆ دروست بوو کە ئەمە بەڕاستی زۆر بە کەڵکی من نایە ڕاستە حەزیشم لێتی کەیفم پێدێ لە کۆتاییە ئێساوەکو پرسنەل براند ستراتیجیست خوا ئەزانێت لە مستەقبەلیش ئەمەم بچی بەڵام ئەو شفتە لەوەوە سەرچاوێگیر کە تا ڕادەیەک من دەسم کرد بە گەشەدان بە براندی کەسی خۆم شتم لەزەر خۆم بۆ دەرەکەوت ئەوەم هەڵەیە تاوازمێنە ئەو کاتش کازمێنە لە کۆمپانیاکە بەڕێبەرەکەم وتی ئێکاکە بۆ ئازانی خۆتە معاش لە هەمویان زیاترەوتم بەخوا ئەزانم ئەم شوێنەشم زۆر خۆشەوی هەموو شتانم خۆشەوی هیچ کێشم لەگەڵ هیچ کەسیش نییە بەڵام بۆم دەرکەوتووە میشە بۆ من نابێ جا ئەم ترانزیشنە ئەم بازدانە لە وێزگەیەک و وێزگەیەکی تریژیان لە ڕاستیە لەوەوە سەرچاوەگرێت کە تۆ دەسەکەی بەگەشتان بە براندی کەسی خۆت جا بۆیە پەیامەکەمان بالێر لە پۆدکاستەکە ئەوە بێ ئەگەر خۆت نەدۆزیوەتەوە هێشتا خەریکی براندی کەسی خۆت بە چونکە لەوانەیە
ئیشەڵڵا ئەم گەشەدان بە براندی کەسی خۆتە یارمەتی دەدا باشتر خۆت بدۆزیتەوە. ئەکید ئێستا بۆ نمونە من ماوەی چەندین ساڵە هەروەکو جەناوت لەسەر کۆمپیوتەر و سەرکاژێر هەمان سیرۆکە باوکە بەس بە دیوێکی تر هەندێکشم لە بۆ دەردەکەت کاکە عەبدوڵڵا تۆ ئەو خاڵەت هەیە زۆر بەخۆتە لۆ بەکاری ناینێ بۆ نمونە هەندێکشتم لە بۆ دەردەکەت یعنی بۆ نمونە هەر بە چیرۆکێکی شۆرت لە زۆر درێژ نەویتن خۆشە من باسی پەرسۆنابرانین کەین حەزمان زۆر لە چیرۆکی ئینسانێ ئەکید هەر ئەوەیە بەخۆی بۆ نمونە لە باکگراوندی ینی شۆتینگ و ئەو شتانە دەبووم بۆ نمونە ڕێکۆردی پرۆگرامێکیان شتێک دەبوو بۆ نمونە کاتێک پێشکەشکارەکە پرسیارێکی لە میوانێک دەکرد هەر لەو حاڵەتە کە میوانەکە وەڵامی دەدایەوە پرسیارە عەجایبم لە بۆ داهات دەمگوێ ئێستا لۆ نمونە لە شوێنی ئەو بەم یعنی زۆر شتی تر زۆر چیرۆکی هاوشێوەی تر و ینی ئەوە زۆر گرنگ بۆ ئەوە هانی دام کە ڕۆژ بە ڕۆژ ئیشی لەسەر بکەم و جا پرسنامرانینگیش ینی خەڵک باوەکو وەکو چەمکێک وەکو کۆنسپتێکی خەیاڵی نەیبینێ وەک وابزانێ شتێکی خۆت پرسنابراندی تو خۆت پرسنابراندی تەنها ئەوەی ئیشت لەسەری نەکردووە گەشت پێ من ئەو جارێ قسە هەیەڵێم ئەڵێم دروستکردنی پرسنابراندین خودی ڕستەکە خۆی هەڵێ کە هەمومان پرسنابراندین ێستا بۆ بسەلمێنم چۆن وایە بۆ نمونە بیر لە هاوڕێکی خۆشەویستی خۆت بکەرەوە باشە بە سێ وشە وەسفیکە خۆشەویست و دڵسۆز و وەفادار باش ئەمە بخەو لاوە لەم لاوە حەزر لە چ براندێکی ئۆتۆمبیلە رانج ڕۆڤەر بە سێ وشە وەسفیکە لەگژەریە ینی فەخامەتە ئەناقەتە ئەبینی ئینسان و ینی ئینسان پەرسنال براند هەیە لەگەڵ براندی بازرگانی ئیندەستریال براند هەردووکی یەکشتن یەک ینی لە ڕیشەوە لە ناوەڕۆکەوە لە قوڵاییەوە یەکشتن تەنها ئیشی لەسەر نەکردو ئێستا و هاوڕێی تۆ ئەتوانێ ویچ هەنەزەری من بگۆڕێ لەسەر خۆی ئێستا بە تۆ سێ وشە وەسفت کرد باوەڕکە هەموو تەمەنی ئەو هاوڕێی تۆ ئیشی ئەوە بووە کە ئەو سێوشەی لای تۆ بچەسپێنێ هەروەکو چۆن ڕانج ڕۆڤەر بە مارکێتینگ پلانەکانی بە استراتیژیاتەکانی بە هەموو شتێک ئێوێ ئەو شتان لای تۆ بچەمێن کەواتە بۆ دەرەکەوێت تۆ تۆزێ کۆنتڕۆڵت هەیە بەسەر سومعی پیشەی خۆتە هەبوونی ئەو کۆنتڕۆڵە یارمەتی دەدا کە بتوانی گەشتبینتر بی بتوانی تا ڕادەیەک باوەڕ بەخۆبوونیشت زیاتر بێ بەڕاستی مزەڵت ئەسا لە بابەتی براندینگ لۆ نمونە مارکێتینگ و شتیواش بە شێوەیەکی باڵانس وێ زۆر باشە ینی لە حەد بە دەربێ هەندێک شت وەنمە لە کۆمەڵگەکەی ئێمەدا پوشت ینی لە پێش چاوە دەکەیە ڕاستە ئەوە بەڕای من ینی لە نەزرای جەنابتانەوە حەزەکە مامان جێلێبی ینی لە پرسنال براندینگ بە شێوازێک بیکەین بە چە حەدێک بێتن پێویستە ینی بۆ نمونە بەرهەمێکی نوێ دادنین یان هەر شتێک بە گشتی ینی باز بکەین لە بابەتی پرۆگرام دەڵێ لە بابەتی بۆ نمونە دسکێکە کۆمپیوتەرێکە ینی قەنەفەیەکە کە شتێکی نوێ بەرهەم دێنرێ پێویستە ئێمە پوش بکەین ڕاستە پرسیارێکی زۆر لە جێی خۆیەتی وە زۆریش بەجێیە لە ڕاستیە کرۆکی براندی کەسی بریتە لە بەخشینی بەها تەمان بەها و شەیەکی گشتگیرە ڤالی و شەیەکی گشتگیرە بەڵام لە ڕاستیە کە ئێمە لە سەرەتاوە باسمان کرد کاتێک کە تۆ ئەم تێگەیشتنت بۆ دروستە بێ کە تۆکو کەسێک کۆمەڵێک مەسئولیەتی کۆمەڵایەتی لەسەر شانتە کە پێویستە کە بتوانانی لە بوارە پیشەیەکەی خۆتە کۆنتێنت و ناوەڕۆکی بەهادار دروست بکەیت بۆ ئەوەی کە خۆتی پێ بناسرەی وەزائیدەن لە کۆمەلگا شابی بە ترێندێکی باش بۆ ئەوەی بەهادار دروست بکەیت کە ئەم تێگەیشتنت هەبوو بۆ دەرەکەوێ کەواتە من هەر شتێک بکەم ئەبێ بە بەهاوە بیکەم ئەو شتانی پێچەوانەی بەهاشن شەحنی براندی کەسی تۆ داعبەزێنن بۆ نمونە تۆ ناتوانانی بە زۆر شت بە کەس بفرۆشی یعنی بۆ نە تۆ براندێکی کەسیت پرۆدەکتێکی دیاری کراوچێ بۆ نمونە ئەم کۆفیە دانازانمە سپۆنسەرتانە سپۆنسەرتانە هەر دژوارە سموذی سیزن باشە تۆ ئەم پرۆدەکتت هەیە بۆ نەتەوێ بیفرۆشی کاتێک کە لە کرۆکی خۆتا تێگەیشتووی ئەم براندت هەر لە سەرەتاوە بەکو بەها دروست کردووە خەڵکی پێ ئیزعاج ناکەی پوش ناکەی خەڵکی بە زۆر تۆی خۆش یعنی ڕیکلام ئەەکەی بە شازێکی ڕێک و پێک لە شوێنی خۆیەکەی وەکو کەمپینێکەکەی بەردەوام ئەنجا خوانە خواستە درۆ ناکەی مبالغی ناپێویست ناکەی چکە ئەگەدار ئەمە لەسەر سمعی خۆت ئەەکەی وەکو مرۆڤ مبالغی ناپێویست ناکەی پوشی زۆر ناپێویست ناکەی بۆیە من جارێ قسەیەگەیە ئەڵێن ئەو کەسەی کە زۆر
ڕێکلام بۆ خۆی ئەکا شەحنی براندی کەسی دابەزێ چونکە لە ڕاستیە جیاوازیەکی جەوهری هەیە لە نێوان مارکتینگ و براندینگ مارکتینگ ئەوەیە کە تۆ ئەتەوێت کاریگەری لەسەر خەڵکی دروستکەیت لە ماوەیەکی دیاریکراوی ڕێک خراوە براندینگ ئەوەیە کە هەموو ئیشەکانی خۆت هەموو هەوڵەکانی خۆت هەموو حاولەکانی خۆت بۆ ئەوەیە کە وێنەیەکی دروستی درێژخایەن بۆ خۆت دروست بکەیت لە زمانی مارکتینگە لە سیاغی مارکتینگە ئاساییە بۆ خۆت دەتوانی مارکتینگ بۆ خۆت بکەیت بەڵام بیرت بێ براندینگ ئەبێ خەڵق قەرار لە تۆ بێ جێف بێزۆس قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ پێرسناڵ براندی تۆ لە ڕاستیە ئەوە نییە کە خۆت ئەیڵێ ئەوەیە کە خەڵکی باسی ئەکەن وەختی خۆت لەوێنی ئەوە جوانە جا ئەو قسەیە ئەتوانین بیکەین بە قیاسێکی زۆر باش بۆ ئەوەی ئەو کەسانی کە یانە براندی کەسی خۆیان دروست بکەن ئەوەیان بیر بێ کە کرۆکی دەستپێکی تۆ بەهایە و نابێ شتێکیش بکەی پێچەوانەی بەهابێ نابێ بە زۆر شت بە خەڵک بفرۆشی یان خوا نەخواسە شتی خراپ بە خەڵک بفرۆشی یان پرۆدەکت و سێرویزی لاروێر بەسەر خەڵکان ڕاست بکەیتەوە چونکە هەر کام ئەو حرەکانەکەی شەحنی براندی کەسی داوەزێ لەسەر ئەو خاڵە بۆ نمونە ئێمە هەر یەکەمان یعنی بنەمای خۆمان هەیە هەر یەکەمان لە پێرسنال براندینگی خۆمان جاوە پێرسنال براندینگی پیشەیەکەی یان کەسایەتیە ینی هەندێک شتەیە هێڵی سوورە وایە بۆ نمونە من کەسانێک نایەنم بۆنەوە پۆدکاستەکە ینی بە شێوازێک لە شێوازەکان سبە و دەست بێ لە پۆدکاستەکە بدە ینی ئەو خاڵە زۆر زۆرکردن ڕاستە چونکە پێت وایە ئەو بەهای تۆ ئەی بەخشی سنوورێکی دیاریکراوی هەیە لەوانە تێپەڕی هێڵی سوورە ناتەوێت بچیتە طبعا ئەوە دروستترین تێگەیشتنە بە براندینگ من وەکو خۆم زۆر پێی ئەزانم چونکە تۆ تارگێت ئەودینسی خۆت ناسیوە ئێستا بە خێرایش باسی ئەەکەین تارگێت ئەودینسی خۆت ناسی و خزمەت بە تارگێت ئەودینسی خۆت ئەەکەی بێباکی لەوەی چەند کە سەیرە دەکە بێباکی لەوەی چەند لایکدێ خۆت مقارانە ناکەی خۆت بەراورد ناکەی بە خەڵکی زۆر هەندێک جار کێشەیەک دروستە بێ ئەوەیە کە و کەسانی گەشە بە براندی کەسی خۆیانیان زۆر خۆیان بەراورد ئەکەن بە ئینفلوئنسەرە گشتیەکان زۆر باش بە خاڵێکی چۆن ئینفلوئنسەرە گشتیەکان ئەوانەی کە لە ڕاستی ئێستا دڵنیام کەم قسەیەکەین مێشکمان بۆ چەند خەڵکێکی زۆر ئەڕە با ناوی کەس نەدەین بەڵام کۆمەڵی خەڵکی لە سۆشیال میدیا تۆ ڕۆژانە ئەیبینی نازانێن برادەریشی چییە یعنی نازانی ئەمە اختصاصی چییە باگراوندی چییە مەبدەئی چی ئەوێ چی بکە بۆ نمونە ستۆریەکە دیعای بۆ مەطعامێکەکە سەرەکەی دوای ئەوە لە ئوتێلێکە دیعای بۆ ئوتێلێکە سەرەکەی دوای ئەوە لە وڵاتێکە سەفەرەکە دیعای بۆ شەریکەیەکی ئێرلاینز دەستی خۆش بکەی خۆیەتی بۆ خۆی ئەیکە بەڵام ئێمە نازانین ئەمە باگراوندی چییە خزمەت بەکی ئەکاوە بۆ ئەیکە ئەوەی کە ئەویشی لەسەرەکە بریتەوەی ڕقەمی زۆر کۆ ئەکاتەوە بۆی بتوانێت زۆرترین ڕیکلام بکە بازرگانی بکە عقد لەگەڵ خەڵکی بکە بۆی پارێکی زۆر پیاکە ئەمە پێچوانەی براندی کەسی براندی کەسی کەسەکە خودناسیەکی هەیە باگراوندێکی پیشەیی هەیە تارگێت ئەودینسی خۆی ئەزانێ مێکانیزمی کۆمیونیکیشن و قسەکردن و ئاڵوگۆڕی لەگەڵ ئەودینسی خۆی ئەزانێ بێباک لەوەی چەند لایکی هەیە چەند ڤیوی هەیە چەند کەس شێرەکە لۆنگ تێرمە ئەمەیان لۆنگ تێرمە ئەوە لە کاتی خۆی کە دەگاتە دەست تارگێتی ئۆدیۆنسی خۆی ئەو وەختی ئەجایب دەڕەوە ئیشی خۆی ئەکە هەتا ژیانی ماوە ئەو دەمێنێتەوە لە عەقڵی خەڵکەکە بەس ئەویدی ڕاستە ماوەیەکی کاتیە ئێستا من دڵنیام 5 ساڵ پێش ئێستا کۆمەڵێک دەموچاو لە ناو سۆشیال میدیایە باوبوون ئێستا نەماون کۆمەڵێکی تر هاتوون هەر ئەم پرسیارە هەر ئەم پرسیارە بکەین بۆ ئەمانە نەمان زۆر یارمەتیمانەیە کە ئەمانە لە ڕاستیان نەیانزانی ئیش لەسەر پەرسۆنال براندی خۆیان بکەن وەکو ئینفلوئنسەر و هەڕەمەکی و بێبنەما ئیشیان کرد بەڵام ئەمانەی تر کە ئێستا هەن وەکو کەسی پیشەیی بۆنە من ئەڵێم فیزیا وانە من ئەڵێم ڤیدیۆگرافی من ئەڵێم فۆتۆگرافی ئێستا لە مێشکی منە بەلایەن خەڵکی پرۆفیشناڵ و جوان یەتەوە بیرم کە ئەمانە براندی کەسین لای من ئەمانە عاتیفە هەتا عاتیفەم بۆیان دروست بووە ئیشەکانی ئەوان ڕێزیان لێ ئەگرم کۆمنتی بۆ ئەنووسم کۆنتنتەکانی شەیرەکەم لەگەڵ خەڵکی پێم شەرم نییە لەگەڵی دەرکەوم لە شوێنێک حەز ئەەکەم لەگەڵی دەرکەوم ئەمانە کە ئەچنە شوێنێک پێویست ناکە خۆیان بناسن هەموو کەسیان ناسن لە بریەوەی خەڵک بڵێن بێ زەحمەت خۆت بناسیێنە ئەڵەن خۆشحاڵین کە بەڕێستان لێرن جا ئەمە بۆ خۆی کردێتە کە هەموو ئەمانە لە ڕێگەی براندی کەسی و دەستمانەکەوێ بەڕاستی لەسەر خاڵی ئینفلوئنسەر و براندی کەسی زۆر پرسیاری وردم لێ مەکە چونکە کە زۆر وردی یەکەیتەوە جاری وایە خەڵگا بیرەکاتەوە نیشانەی سێک دادەن ئێمە گفتوگویەکە وەکو سوودوەرگرتنەکە لە بابەتەکە ئێمە بتوانین ینی دوور بین لە بابەتی ئینفلوئنسەر و زیاتر ئیش لەسەر پێرسۆنال براندی خۆ ئەزانین چۆنە حەزەکەم یەکشت بڵێم پێش ئەوەی پرسیارەکەت بکەیت ئینفلوئنسەری خراپ نییە بەڵام ئەو شێوازەی لە کوردستانە ئێستا زۆر باوە
ئەگەر قیاسێکین بە بنەماکانی براندی کەسی زۆر پەسەند نییە نانم لەبەرەوەی هەڕەمەکیە کەس نازانێت کێ وانە ئەوە ئێمەمانەوێت پوشێکین زیاتر بەرەوە بنەماکانی براندی کەسی لە بابەتی پێرسۆنەل براند و ئینفلۆنسەردا بۆ نمونە کەسانی ئینفلۆنسەر ڤیژنیان لەوانەیە هەندێک شتانێک بن کە بەدەستیان هات هاک لە بەوەیش دەکەم بۆ نمونە پارەیە بەڵام کەسانی پێرسۆنەل یان ناوبانگە یان ڤیوە یان ئینگیجمنتە یان ناوبانگە بەڵام کەسانی پێرسۆنەل براندینگ ئەسڵەن ئیش لە بەهۆی ناکەن ڕاستە زانی چۆنە سەیریکە کاتێک گەوکو براندی کەسی قرار ئەدەی کۆنتێنت لە سۆشیال میدیا دروستکە وەکو وتمان خاڵی یەکەم بیرەکەیتەوە تۆ بەها بگەینی مام کۆمەڵگایە و مەسئولیەتی کۆمەڵایەتی لەسەر شانتە ئەوە حەقی خۆتە مافی خۆتە زۆر تەبیعیە بەرەبەرە لە ڕێی پێرسۆنەل براندەکەی خۆتەوە پارە پێیا بکەیت عقد بکەیت لەگەڵ شەریکاتە عیلاقاتی باش دروستکەیت بتوانانی سەفەر بکەیت ئەمان حەقی خۆت ئەم شتانە هەڵە نین بەڵام ئەها ئامانجەکە ئەوە نییە یعنی بۆ نەلەوانەیە هەتا کەسی واشمانەوێ براندی کەسێکی بەقوتی هەبێ ئێستا بزنسێکی گەورەشی هەبێ ئەسڵان پیرۆزی بێ و زۆریش باش ئەکا دەستیشی خۆش بێ بەڵام ئەگەر تۆ هەدەفت کۆکردنەوەی ڕقم و پارە و ڤیو ئینگیجمنت بێ بەرەبەرە وات لێکە هەڵەت پێەکە بۆ نمونە هەموو جارێ قسە هەیە زۆر من پێی کاریگەرم نازان بەخوا قسەیکیە بەس ئەڵێ ئەو کەسی براندی کەسی بەهێزی هەیە قەت تەسەوری کۆنتێنتی لامەلای لێ ناکەی یعنی چی؟ یعنی ڕێک ئەزانی ئەم برادرە کۆنتێنتی دواتری لەسەر چییە تۆ پێویستت بۆ کۆنتێنت لە کاتێکیشە بەڵام ئەم ئینفلوەنسەرە ئەم کەسێک کە تایبەتمەندێکی دیاریکراوی نیە و لە بنەماکانی براندی کەسی نازانێت تۆ نازانی چی پۆستەکە نازانی لەگەڵ کی ئیشەکە هەر ڕۆژ لەگەڵ کەسێکە لەگەڵ براندێکە ڕۆژە کۆنتێنتێکە احترامم هەیە هەر ڕۆژە و مبالغە و درۆ بۆ براندێکەکە ئەوە زۆر ئەو شتە وازەحە بەڵام براندی کەسی واناکات ئەو کەسانی مامەڵیان لەگەڵاکە ئەو کۆنتێنتانی دای ئەنێ ئەو براندانی شە لەگەڵاکە هەمویان قیاس ئەکا بەم مەبادی ئەتێگەشتە ئایا ئەمە خزمەتی کۆمەلگاکە ئایا ئەمە بەهایەک ئەیە بە خەڵکی ئاخوندە زۆر ئەمە لەسەر بابەتی سۆشیال میدیاوە قوڵ بووینەوە ئێستا دەمەوێت بچمە سەر خاڵێک لایەنێک لەلایەنی براندی کەسی بەڵام ئەو کاتانەی کە سۆشیال میدیا نەبووە ئەو کاتانەی کە شتێک نەبوو بەناوی ئەوەی کە لە تەلەڤیزۆن لە مۆبایل لە تەکنەلۆژیا بۆ نمونە پێش 1400 ساڵ ینی سەردەمی پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم ینی ئەوە هەر براندی کەسیەکی ینی هەر چۆن بیڵێ بۆ نمونە پێش 40 ساڵی کە وحی لە بۆ بێ و زۆر شیتر کە سەحابەی ئەوبەکر سیدیق کە باوەڕی پێهێنایە و یەکەم کەسووە هەر لەو چیرۆکۆ ینی دەزانی کە براندی کەسی چەند گرنگە و ئەو بنەمایە و ئەو مەبدەئی کە لە خۆدا هەیە ڕنگدانەوەی لەسەر ئیشەکەت و ئەو شتێک کە لە داهاتوودا بە خەڵکی دەگەین زۆر سپاس ئەو نمونەیەت باس کرد ئەو نمونەیە زۆر دەرخەری ئەو حەقیقەتەیە کە براندی کەسی شتێکی نوێنیە براندی کەسی لەگەڵ بەشریەتار هەبووە براندی کەسی کۆنسێپتە چەمکە یعنی ئەگونجێ لە ناوەند و میدیەمی جیاوازەوە بیگەینی بۆ نمونە کتێب نووسین سۆشیال میدیا رادیۆ عیلاقاتی شخصی خۆت کاریزمای خۆت هەموو ئەمانە ئەگونجێ میدیەک نوێک بۆ ناوەندێک بێ بۆ گەیانی براندی کەسیەکە یعنی کەواتە ئەگەر ئەوەی بەڵام قسەکە لێرە ئەوەیە ئێستا بۆ تۆ باست کرد باسی نمونەی براندی کەسی پێغەمبەرت کە صلی الله علیه وسلم بڕۆ کۆنتر پێغەمبەرانی کۆنتریش بڕۆ کۆنتر زانا و داهێنەرانی کۆنتریش سوقرات و ئەنیشتاین هەمووی براندی کەسین بەڵام ئەوان ناوەندی جیاوازیان بەکارهێناوە ئێستا بۆ نمونە براندی کەسی شاعرێکی کلاسیکی کوردی بۆنە لە ڕێی کتێبەکانیەوەتی لە ڕێی دیوانی شعرەکەیەوە دیوانە براندی کەسی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێی کتێبەکانی سیرەوەیە قسەکە لێرە ئەوەیە ئێمە وەکو مرۆڤی سەدەی 21م لە ساڵی 2024 براندی کەسی خۆمان لە چ ناوەندێکە و بگەێنین قسەکە لێرە ئەوەیە کە کاریگەرترین ناوەند و میدیەم بریتە لە سۆشیال میدیا چونکە زۆر سەریعە زۆر کاریگەرە زۆر باشە بە ڕسم و بە ڤیدیۆ و بە دەنگ هەموو هەستەکانی تێکەڵ کردووە کەواتە بەڕاستی پێم وایە گە تۆ کەسێکی پیشەیی و ئەم تێگەیشتنانت هەیە چۆن تا ئێستا ئەکاونتێکی پەبلیکت نییە ئەوە پرسیارە ئەکاونتێکی پەبلیک دابنێ دەستکە بە ئیشکردن لەو پرۆسەی خۆتدا لەو خاڵ حەزەکە متمە سەر نقطەیەک کاک داوەر ئێمە بۆ نمونە ئێستا ئەو پەیامەت گەیاند بۆ هەموو کەسێک پەیامەکە لێرەدا ئەوەیە کە بەجددی شتی بەهادار لە ناو کۆمەڵگەکەی ئەمە زیاتر بێتن نەک سا کەسانێک دەبێنم وەکو بلۆگەر و ئیدی
دەستنا قالبی ئینفلوئنسەرەکانی بالضبط ڕاستە بەو شێوازە نەبن ینی منش ئێمە هەمومان کە دڵنیام تۆ من و هەمووانەشی کە دڵسۆزی ناوەند و ناوەڕۆک و کۆنتێنتن لە کۆمەلگای خۆمانە ئەیانەوێ کۆنتێنت و ناوڕۆکی بەهادار ببینن. من ئەمڕۆ سەیری ڤیددیۆی کوڕێکم کرد زۆر دڵم خۆش بوو ناوەکەی نادەم با زۆر نەوێ بەوە باسی فیزیای ئەکرد باسی بیرکاری ئەکرد من هەموو تەمام لە کاک محەممەد ئەحمەد نەقەش ئەویشم فۆڵۆ کردەوە بەس برادێکی تر بوو کوڕێکتر بەزەوە کاک محەممەدیش کۆنتێنتەکانی زۆر جوان هەر پێکەوەین لەگەڵ دەستخۆشی لێ بکات بەنای مەبەستم چییە کاتێک ئەو کۆنتێنتم بینی لە کۆمنتزان چی بۆ نووسیم خۆزگە چەند خەڵکی تری هاوشەوی تۆمان هەبووە لە سۆشڵ میدیا ئەو کۆنتێنتانەی دابنێ ئیتر ئەگەر ئەمانە زۆر بوو ئێمە دوور ئەکەوینەوە لەو کۆنتێنتە بێمەعنا و بێسەمەرەی کە عادەتی کۆمەڵایەتی هەڵ ئەوە شوێنێ سمعی خەڵکی لە کەدار ئەکا تەشهیر بە خەڵک ئەکا ڕق و ڕقەبەرایەتی و دووبەرەکی و هەرچی سیفەتی ناشرینە لە ڕێی سۆشال میدیا و لەم کۆمەڵگای نایچێت لە هەموو لایەنەکە لە هەموو بە خۆمان ئەوی ڕۆژ هەتا هەفتەکانی ڕابردوو بە خۆ دەزانیت چ بابەتێک لەناو ڕاست هەموو بەندی هەڵبژاردنوانە ئیدی دیقەتی یەکشتمدا ینی بەسیترینش لە هەموو عایلەیەکدا بچووکترین ئەندامی ئەو خێزانە ئەو عایلەیە باسی ئەو شتە دەزانێت ڕاست ئەوە لە ڕاستیە بەشێکی خەتا ئێمە زانی زۆر بەڕێ ئێمە نەچ بە ئێمە و هاوشێوەی ئێمە زۆر بە توندی بە جدی نەچوونەتە ناو ناوەڕۆکەکەەوە کەوا لەو خەڵکە بکەن بڵێن ئەوە ناشرینە بڵێ ڕۆڵە بە مناڵەکەی خۆی بڵێ ڕۆڵە سەری ئەو چەناڵی یوتیوبە مەکە سەیری ئەویان بکە فۆڵۆوی ئەوە کاونتە مەکە فۆڵۆوی ئەویان بکە ئێمە ئەبێ ئەم شتە بکەین بە ترێن بیکەین بە مۆدل بیکەین بە عادەت لە لای خەڵکی کۆنتێنتی بێسەمەر ناشرین بێ خەڵک خۆی بەرەو کۆنتێنتی جواتر بڕ ئەوەش بەچیە کرێ بەوەی کە من و تۆ هەمومان بەیەکەوە بەردەوام بە استراتیژیەتێکی جوان کۆنتێنتی بەهادار لە سۆشال میدیادا بنێ بچینە سەر وەرکشۆپەکە وانە وەکو پێشنیارت کرد تۆزێک ئەمان جیاوازتر هەوڵە دەین بابەت لەوان ئێسەیەکێک بڵێ باشە ئەو هەموو برندی کەسی ئایا هەندێک بنەما هەندێک ئەساسیات فەندەمەنتاڵی برندی کەسی چییە لە ڕاستیە برندی کەسی کۆمەڵێک بنەمای هەیە حەزەکەین ئەلێرە بتوانین ڕوونی بکەینەوە یەکەمین بنەمای گرنگی برندی کەسی بریتە لە strengths واتە خاڵە بەهێزەکانمان تەمان ئێمە لێرە پێڵێن strengths واتە خاڵە بەهێزەکانی ئێمە چییە هەر کەس بێوێ گەشە بە برندی کەسی خۆی بدا یەکەمین شت زۆر گرنگە کە بتوانێت زۆر بە باشی بزانێت خاڵی بەهێزی خۆی چییە ئەمە بۆچی باشە لەبەر ئەوەی کە ئەگەر تۆ لە شتێکا باشبی و خاڵێکی بەهێزی خۆت هەبێ بە دوو شێواز بەدەستی ئەهێنی یەکەمیان یان ئەوە تا چەند ساڵێک ممارەست کردووە پراکتیست کردو خۆت بەهێز کردووە یا ئەوە تا بە سروشتی بە تەبیعی تو ئەو شتە تیایە بۆ نمونە بە ئێمە نمونەی بۆی بتوانین ئەم کۆنسپتانە جێبەجێ بکەین با نمونەی شێفێک بێنینەوە شێفێک بۆی ئەڵم شێف بۆی زۆر دوور بێ لە نمونە تەقلیدیەکان تۆزێک چالنج مان بکە با نمونەی شێفێک بێنینەوە دابنێ شێفێکمان هەیە ماوەی 3 ساڵە لە ڕێستۆرانتێکە ئیشەکە و زۆر سەرکەوتووە بەڵام پێی وایە ئێستا کاتی ئەوەیە گەشە بە برندی کەسی خۆی بدات و زیاتر کۆمپانیایگەیان برندێک دابنێ برندێک بۆ خۆی دابنێت تەمان سپاس کە ئەو شتە دوت جاری وا هەیە برندی کەسی کە زۆر بەهێز بوو زۆر بە ئاسانی خاوەنی برندە کەسیەکە توانێت بزنسێکی نوێش دروست بکە یعنی ئەبێتە دەواازەیەک ئەبێتە دەرچێک بۆی بزنسێکی نوێش خۆی دروست نمونەی وەکۆشمان زۆر هەیە لە ناو کۆمەڵگەکە بەدڵنیایەوە زۆر نمونە هەن تەمان باشتریشە لەبەرەوەی کە سنتەری بەهاکە لای خۆیەتی پاشان دواتر بەهاکی ئەدا بۆ کۆمپانیای یان ئەو بزنسە نوێی کە دەست پێکە ئێستا ئێمە شێفێکمان هەیە ئادامنێ 3 ساڵە لە ڕێستۆرانتێکی ئیشەکە حەزەکە و گەشتە برندی کەسی خۆی بدا بۆ ئەوەی سربەخۆ ئیش بکات لە مستەقبل و بتوانێت برندی کەسی خۆی دروست بکات یەکەمین پرسیار لە خۆی بکات بخۆی بڵێ من لە چیا باشم خاڵی بەهێزی من چییە سترنگثی من لە چیایە طبعا ئەمە وەکوتمان ئەگونجێ توانایەک بێ کە بە مروری وەخت گەشەی پێداوە یاخود توانایەک بێ لە ڕووی سروشتیەوە هەیەی بەس باوا دابنێن بۆ ئەم برادەرەمان پەبلیک سپیکەرێکی باشە شێفەکە پۆبلیک سپیکەرێکی باشە پەبلیک سپیکەر جوانە ئەمە یەکێک لە خاڵە بێز ئەمە یعنی سترنگث پەبلیک سپیکەرێکی باشە دوای ئەوە باوا دابنێن سیفەت
تۆ پێم بڵێ حەزەکەم تۆ پێشنیار بکەی سیفەتێکی والله هەر بە خۆت شتەکان باش. زیاتر دابنێ باشە وا دابنێ کە ئەم کەسە جگەلەوەی پابلیک سپیکەرێکی باشە طبعا ئەمە هیچ کە لە ڕووی پیشەیەوە شێفێکی باشە ینی بۆی دەرکەوتوە شێفێکی باشە تام بڵێ مانێژەرێکی باشە مانەجەرێکی باشە ئەمە مانجمنت با بیکەین بە سێ سیفەت باشە یەکەم پابلیک سپیکەرێکی باشە دووەم مانەجەرێکی باشە سێمین شت هەندێک دوور بێت لەو جدیاتە بۆ نمونە باوا دابنین شارەزایەکی باشی هەیە لە کللتوری عالەمیە جیهانەکە یعنی cultural diversity باشە جا بە ئەو کەسی هەر ئەو سیفەتی تێدا بۆ خۆی بەهادا طبعا ئەمە ئەم شێفە یەکەم بیرەکاتەوە لەوە خاڵی بەهێزی من بریتە لە ئەوەی کە cultural diversity یعنی من ئاشنایەکی زۆرم هەیە بە کللتوری وڵاتە جیاوازەکە خاڵی دووەم بەشی دووەم کە پێویست ئاگا پرسیار لە خۆی بکە بڵێ ئەڵێ چ شتێک من مۆتیڤیت ئەەکە مۆتیڤیت واتە هانم ئەدا یاخود بڵێن لەو کاتانەشی کە هەستەکەم ون بووم چ شتێک وا ئەکات من بتوانم ینی هەڵ هەستم ئیشکەم بەردام لەسەر ئیشەکەم ئەمەش ناوانین ئێم واتە مۆتیڤیشن بۆ نمونە مۆتیڤیشنە دیارەکان بۆ خەڵکی بەڕاستی ئەگونجێ بۆ هەندێک کەس پارە بێ بێ دەوڵەمەند بێ بۆ هەندێک کەس ئەوەیە کە ئەوێ خزمەت بکە بۆ هەندێک کەس ئەوەیە کە ئەڵێ مەسئولیەتە لەسەر شانی من هەندێک کەس ئەڵێ من هەروەکو ئەم شتەوەکو عیبادەت ئەبینم ئەبێ ئەم شتە بکەم ئەمە خواپەرستی خێری هەیە بۆ من ئەم مۆتیڤیشنانە لە کەسێکەوە بۆ کەسێک ئەگۆڕێ یعنی ئەوەی کە قەرار بدەین چی ڕاستە چی هەڵەیە ئەکەوێتە سەر بابەتی کۆمەڵایەتی کەسەکە خۆی واتەکەوێتە سەر ئەو تێگەیشتنە کۆمەڵایەتیە کە خۆی هەیەی بەڵام لێرە ئەم بۆ ئەم برادەرەمان کە شێفە ئەتوانین پێشنیاری شتێ بکەین تۆ پێشنیاری چیەکەی بەڕێی خۆت ینی ئیشی دووەمی مۆتیڤیشنەکانی مۆتیڤیشنەکانی وڵا زۆر شتەیە حەزەکەم تۆ پێشنیار بکەی دڵسۆزی لە بۆ ئەو شتی کە پێشکەشی دەکات لە پابلیک سپیکەری و ئەوها مەنەجەری ئەستا بوون منە پۆزیشنێکە لەوانەیە لە ڕێکخراوەگەیان شوێنەکەیش بکە مەنەجەری ئەو پابلیک سپیکەر بێ لە بۆ ئەو ئۆدیەنسەی کە دەوێت ئیشی لەسەر بکەن تا کەواتە توانین بڵین ئەم کەسایەکێک لە مۆتیڤیشنەکانی پێم وایە پێ حەزەکەم شتێک بێ کە تا ڕادەیەکی باش واقعیتر بێ بۆ زۆربەی مجتەمع باشە باوا دابنین مۆتیڤیشنەکەی پارەیە باشە تەمان من بۆیە لێرە پارەدانم لەبەر ئەوەی کە زۆر نمونێکی واقعی وەرگین چکە ئاساییە کۆمەڵی خەڵکی زۆر هەیە بە جۆرێک لە جۆرەکان بە پارە مۆتیڤیتە بێ یا حەزەکە ینی پارەی زۆر پیا بکە ئەوەی کێک لە مۆتیڤیشنەکان ئەگونجێ کەسی واشمان هەبێ بڵێ من کاتێک یارمەتی خەڵکی ئێم هەست بە دڵخۆشی ئەەکەم ینی هیومانەتی ئینسانیەت لە بابەتەکەی هەیە هەموومانە ئەگونجە مۆتیڤیشن بێ با ئێستا بینوسین بین نووسین هیومانەتی باشە باش ئێستا ئێمە شێفێکمان هەیە کە پابلیک سپیکەرێکی باشە مانێجەرێکی باشە بۆ شارەزایەکی باشی کللتورە جیاوازەکانی هەیە لە هەمان کاتە مۆتیڤیشنی ئەوەیە کە حەزەکە خزمەت بە مرۆڤایەتی بکە و هانی خەڵکی بدە سێم شت کە لێرەیە پێویستمانە بریتە لە تارگێت ئەودیەنس کە ئەمە زۆر گرنگە تی واتە تارگێت ئەودیەنس حەزەکەم کەمێک لەسەر ئەمە بوەستی هەموو براندێکی کەسی ئەبێت گروپێک لە خەڵکی ئەودیەنسێکی هەبێت کە خزمەتی بکە واتە براندی کەسی بەبێ هەبوونی تارگێت ئەودیەنس ئەبێتەوە بە ئینفلوئەنسەر ئەبێتەوە بۆ ئینفلوئەنسەرە ڕاندەمەی کە هەیە و دۆزینەوەی تارگێت ئەودیەنس تا ڕادەیەکی زۆر ئەکەوێتە سەر کۆمەڵێک پرسیار بەڵام زۆر جار و کەسانی کە گەشە بە براندی کەسی خۆیانەیەن تۆزێک خۆیان ئەدزنەوە لەوەی تارگێت ئەودیەنسی خۆیان دروست بکەن ئەزانی بۆچی بەروی بچووکیان ئەکاتەوە و هەستەکە خۆیان بچووکەکەنەوە چکە تۆ ئەگەر تارگێت ئەودیەنست نەبێ هەموو کەس تارگێت ئەودیەنسی تۆیە قسەیەک هەیە ئەڵێ ئەگەر نەزانی بۆ کوێ ئەڕۆی بۆ هەر کوێ بڕۆی هەر ڕاستە
زۆر کار لەگە شەدامە براندی کەسیە خەڵکی ئەترسێ لەوەی زۆر ئیش لە تارگێت ئەودینسی خۆی بکات کە پێی وایە بچووکی ئەکاتەوە بازنەکە بچووکەکاتەوە هەڵەیەم کردووە من ئەو هەڵەیەم کردووە ئەگەر تارگێت ئەودینست نەبێ وازانی هەموو مجتەمع ئینترستی لەسەر مۆزوعەکەی تۆ هەیە کە وار لێکە کۆنتنت و ناوەڕۆکێکی هەڕەمەکی ناپێویست دانی کە جێی خۆی ناوێت بەس کە تارگێت ئەودینسە دروست کرد کۆنتنتەکەت ئۆپتیمایز کرد ڕێک خست بۆ ئەم تارگێت ئەودینسە بۆ ئەم گروپە ڕێکخراوە کۆنتنتەکەت کاریگەرترە و شەحنی براندی کەسی خۆشت باشتر ئەچێتە سەرەوە جاوە بۆی حەزم کرد لەسەر شتە بستم بۆ ئەم شێفە ئەگونجێ تارگێت ئەودینستی جیاوازمانەوێ بەڵام دیارترین مکانیزمی دۆزینەوەی تارگێت ئەودینس ئەوەیە کە وێنەیەکی خەیاڵی لە مشکی خۆمانە دروستکەین لەسە بۆ نمونە حەزەکەم لە تۆ بپرسم تۆ تارگێت ئەودینست کێیە پێت وایە کێ زیاتر گوێ لەم پۆدکاستی تۆ ئەگرێ ینی بەپێی تەمەن یان بەپێی جێندەر هەر شتێکی پێم بڵێ زیاتر گەنجەکانن بۆ مرترکەرەوە قوتابیەکان یان ئەو کەسانی حەزیان لەو بابەتی و حەزیان لێ گۆڕانکاری لە ژیانی خۆیاندا تا گەنج قوتابی ئەوانەیە گۆڕانکاری لە ژیانی خۆیان بکە چیتر لەکوێن ئەو خەڵکانەی متابعین پۆدکاستی تۆکەن خەڵکی کوێن زیاتر هەولێرە سلێمانی دهۆک هەیە لە بەریتانیاش کەواتە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵین ئەو کەسانی کە تا ڕادێکی باش ئینتەرنێتیان هەیە و سوشال میدیان هەیە و ئەکسسیان هەیە بۆ ئینتەرنێت وانە توانین بڵین شارە گەورەکان تا ڕادێکی زیاتر لەوانی شارە بچووکانی شتیانە باش چ پرسیارێکی تریش ئەتوانین لەسەر ئەمە بکەین ڕەگەزیان چێ نێرن یامێن هەردووکیانە بەڵام زیاتر مێ هەردوو ڕەگەز زیاتر مێ کەواتە ئێمە ئێستا 5-6 پرسیارمان کرد تا ڕادەیەک بەرچاومان ڕوون بوویەوە کە تارگێت ئەودینسی تۆ چییە ئەم پرسیارانە هەموو کەس کە شەبرانی کەسی خۆدا ئەم پرسیاران لە خۆی بکە ئایا من ئەم کۆنتنت و ئاوڕەکەی دروستی ئەەکەم بۆ کێ ژنەیە پیاوە نێرە یامەیە تەمەنی چەندە لەکوێ بڕاندەکەی تو لە بۆچ ئیش دەکات لەکوێ من چ کێشەیەکی بۆ چارەسەر ئەەکەم من چ بەهایەکی پێبەخشم ئەم 5 پرسیارە بکە زۆر بەرچاوڕوونی تارگێت ئەودینست ڕوون ئەبێتەوە ئەنجا وەڵامی ئەم پرسیارانە ئێمە ئەخینە سیاغی جملەیەکەوە کە پێوترێ پێرسۆنا واتە پێرسۆنایەک دروستەکەین طبعاً ئەگونجە 1 2 3 4 پێرسۆنات هەبێ ئاساییە بەڵام کە خستە سیاغی پێرسۆناوە کە خستە سیاغی کەسایەتی ڤیرچواڵی خەیاڵیەوە ئاسانترە توانی قسەی لەگەڵ بکەین ئێستا من بۆ خۆم من پێرسۆنا براند تا هەتە جستەمانە تارگێت ئەودینسی نەزانی کێیە ژن و پیاو باشە کارساز و کەسانی پیشەیی واتە من بۆ کەمتر بۆتە لە بە قساکەم کەمتر بۆ کەسێک قساکەم کە ئێستا هێشتا خەریکی گەڕانە بە دوای ئیشە تارگێت ئەودینسەکەی من زیاتر ئەوەیە تەمەنی لە بینی 18 بۆ 40 ساڵایە لە شارە گەورەکانیشدا ئەنیشێ من چ کێشەیەکی بۆ چارەسەرەکەم من یارمەتی ئەدەم کە بتوانێت بنەماکانی براندی کەسی خۆی دروست بکە بۆی وجودیەتێکی باشی لە سۆشیال میدیا هەبێ هەرەوەندێ مزانم کەسانی زۆریانی پیشەدار و کەسانی دیار کەواتە ئەم 5 بۆ من هەر جارێک کۆنتنت و ناوەڕەگ لە سۆشیال میدیا دروستەکەم ئەڵێم ئایا ئەم کۆنتنتە خزمەت بەماکە خەمە سیاغی ناوی دارایە تەمەنی 25 ساڵە بزنسێکی بچووکی هەیە لە هەولێرە سۆشیال میدیاکەی زەعیفە ئێوێ بەتوانە شەزمونی هەیە ئێوێ خۆی هێزکا سۆشیال میدیا پرسیارەکەم ئایا ئەم کۆنتنتە خزمەت بە دارایەکە ئایا مشکلێک بۆ دارا حەلەکەم بەم کۆنتنتی سۆشیال میدیا کە توانیم ئەم پەیوەندیە دروستکەم تارگێت ئەودینسی خۆمم ناسیوە خزمەتی پێکەم جا بۆ ئەم بابەتی شێفش بگەڕێنەوە سەر ئەم برادەرەمان تارگێت ئەودینسەکەی بۆ نمونە ئەگونجێ کەسێکی تۆزە دەوڵەمەند بێ حەزی لەیەکە هەفتەی جارێک لە ڕێستۆرانتێکە خواردنێکی جیاوازی وڵاتێکی جیاواز بخۆ لەگژەری بخۆ بابەشی دروستکەین تارگێت ئەودینسەکەی بۆ نمونە ئۆکتۆپۆسی بخۆ من حەزم ئۆکتۆپۆسی ئەوە مەیڵە واتە پیاوە تەمەنی 40 ساڵە کەسێکی وێڵفیە دەوڵەمەندە وانە they like to eat food from around the world.
پیاوێکی 40 ساڵە کەسێکی دەوڵەمەندە حەزەکە هەفتەی جارێک لە مەطعمێکە خواردنێکی جیاواز بخۆم هەفتەی خواردنی سینی بخۆ هەفتەیەک تر خواردنی فارسی بخۆ هەفتەیەک تر خواردنی تورکی بخۆوانێ ئەمە تارگێت ئەودینسی ئەمە ئێستا ئەمە کە زانیمان خاڵی بەهێزی چییە زانیمان مۆتیڤیشنەکەشی چییە زانیمان تارگێت ئەودینسەکەشی چییە یەک پرسیار ئەمێنێتەوە بیکەین چۆن ئەم بەهایانە ئەگەێنین بەم تارگێت ئەودینسە بۆ نە پەبلیک سپیکەرە لە مانجمنت تا باشە حەزی لە کەرچۆڵ دایڤرسیتیە ئێستا کە بتوانین کۆنتنتێک دروستکەین توانین ئەم شێفە بێت لە سۆشیال میدیا ڤیدیۆیەک دروستکە لەبەرەوەی پەبلیک سپیکینی باشە خۆی قسەکە پەبلیک سپیکینی باشە خۆی قسەکە خۆی قسەکە باس لەوە ئەکات کە چۆن باردنێک هەیە بۆ لە ئەڵمانیا لە ئیتالیا ئەم پێکهێنەرانەی تایە و تامێکی جیاوازتر ئەیە بە شتەکەن یعنی وجودیەتی خۆی دەرکەوتنی خۆی لەبەر پەبلیک سپیکینی باشە باس لەوە ئەکا کە چۆن وەنە تیمێک هەڵەسن ئەم خواردنە لە ئەڵمانیە دروستەکەن ها باسی مانجمنت ئەکە ئەنجا لەبەرەوەی خواردنەکە ئەڵمانی کەواتە ئەم شارەزایی هەیە لە کەڵچۆڵ دایڤرسیتیە و بەو تۆنە بەو شێوازە قسەکە کە ئەم تارگێت ئەودینسە پیاوێکی 40 ساڵی دەوڵەمەند لیتیەکە ئەم کۆنتنتە کە ئیخی لەسەر سۆشیال میدیا کۆنتنتێکی پرۆفێشناڵە کۆنتنتێکی جوانە کۆنتنتێکە کاریگەری خۆی بەدەیان کەس لەو تارگێت ئەودینسەیە فۆلۆی ئەم کەسەکەن لایکی ئەم کەسەکەن حەزەکەن لەگەڵی بن حەزەکەن ڕسمی لەگەڵ بن حەزەکەن لە مەطعمەکەی نان بخۆن جا دووبارە بوونەوە و کۆنسیستنسی ینی ئیدامە هەبوونی لەم شێوازی دروستکردنی ناوەڕۆکە بەڕەچاوگرتنی خاڵی بەهێز و مۆتیڤیشن و تارگێت ئەودینس لە ماوەی 6 مانگە ئەم کەسەکاتە برندێکی کەسی بەڕادەیە کە مەطعمەکان شەڕیان بێلەوەی ئەم شێفێ مەطعمەکان شەڕیانە لەسەر ئەوەی کە ئەم بێ خواردنێکیان تێستکە مەطعمەکان خواخوایانە کە ئەم بێ مانێجی مەطبەخەکەیان بۆ بکە کە ئەگونجێ لە مستەقبەلیشە خۆی مەطعمی خۆی دابنێ چونکە هەموو تایبەتمەندیەکە و بەهاکەی لە خۆی و لە دەوری خۆی لە خۆیتی نەک لە براندەکە ڕاستە لە لای خۆیەتی ڕکیت ئەنجا و کاتە گەرویستی ئەتوانێ و بەهایە بدا بە براندێکی دیاری کراوە جا ڕیکلامیان بۆ ئەکە یاخود خۆی براندێکی نوێ دروستەکە بەگشتی ئەمە تێگەیشتێکی زۆر گشتیە بۆ براندی کەسی دڵنیامە گەرەر کەس لە ئێمە ئێستا سەریم پۆدکاستەکە دابنیش لە سەوەڕە قەڵەمێک هەڵی بەهێزی خۆی مۆتیڤیشنی خۆی تارگێت ئەودینسی خۆی شیکاری بۆ بکە ڕاستەوخۆ پرۆسەی دروستکردنی کۆنتنت ئاسانە بێ چێژبەخشیشە بێت کە زۆربەی کاس خەڵک کێشەی هەیەڵێ من نازانم فکرم پێ نازانم چی کۆنتنتێک دروستکەم ڕاستیە لەبەرەوەی نازانین کۆنتنت دروستکات چونکە ئەم خودناسیە و ئەم شیکاریی نەکەین ئەو بنەوەیانە نازانن هەست بەون بوونەکە هەستەکاون بووە زۆر بابەتیش هەیە ئەو بابەتە ئەستا دەمەوێت سێک بچینە هەندێک جۆی لە پۆدکاستەکە زۆر لە سگەستی و لە ئەوانە ینی بەو بابەت و بەو شێف وانە کەسایەتی جەنابتان بە فیلمێکیان بە شتێک وەسف بکەن چی پێ دەڵێن پرسیارێکی قورسە تەمان هیچ کەس لە هیچ کەسی تر ناچێت بەڵام گونجێ بەشێک لە ژیانی ئەوە بێ بەڵام یەکێک لەو شتانی کە پێی کاریگەر من وەکو خۆم یەکێک لەو فیلمانی کە بەس یەکێک لەو فیلمانی پێی کاریگەر بووم The Pursuit of Happiness Will Smith ڕسمەکەشتان لە دواوە داناوە فیلمێکیە The Pursuit of Happiness باس لەوە کە باوکێکە مناڵێکی هەیە زۆر ینی ژیانێکی ناڕەحەتی هەیە بە شوێن ئیشێک ئەگەڕێ تەمان کۆڵ نادا ینی لە فیلمەکەیە کە سەیری ئەەکەی زۆر سەرسام ئەبی بە کۆڵ نەدانی ئەو کابرایە کە چەند محاولەکە هەستەکەم تۆزێک ئەنی پێم وایە زۆر کاریگەرم بەو مەشهەدی فیلمەکە ئەم کەسەشتی جیاواز تاقیەکاتەوە ناشترسێ و هەرچەند ئەشکەوێ زوو هەڵ ئەسێتەوە پێم وایە من خۆم لە ژیانی خۆماشتی جیاوازم تاقی کردوێتەوە یعنی بزنسێکماندانا وەختی خۆی زوو ڕوو بە هەنارمانە فرۆشت لە من خۆم خەڵکی هەورامانم بە ئاسڵ هەڵەبجە هەورامان هەرامیتانێ ساواشە تاوان و نەماڵ بە هەورامی قساکەم مادەم بار بە مستەڵەحەکیش بە هەورامی هەویتە ئەترسم تێنەگەن بەس پێمان دەڵێ سەرەتا کە دەستما کرد بە هەرمانکردەی دەستما کرد بە ڕۆگناروورەتەی ئەو یعنی کە دەستمان کرد بە ئیشکردن دەستما کرد بە فرۆشتنی ڕووبەهەنار لەگەڵ مەجموعەی برادەر بووین هەڵەبجە هەورامان بە ناوبانگە بە ڕووبەهەنار ئەوەی کە پێوترێت سرکەی هەنار لە هەندێک شوێن یەکەم جار بۆ دەستمان پێ کرد فەشەلوانێنا
پێنج کەس بووین متحمس بووین ئەمانە زانیە ڕوبەنا لە هەڵجەورامانە بینیەتوانین بیفرۆشین ئەو کاتە تەلەڤەژ بووین لە داخلی و لە جامیعانە فەشەلیانە دواتر ئەوڵماندا لە دەرەوە لە چین لە علی بابانە کۆمەڵێک پرۆدەکتمان هێن ئەوەش هەریت دواتر بووم بە پرۆگرامەر چەند ساڵی وەکو دڤلۆپەر ئیشم کرد دواتر بووم بە پێشکەشکاری تەلەڤیزیۆن دواتر یعنی هەموو ترانزیشن حەقلی جیاوازم هەبووە ینی الحەمدوللا نەشتر ساوم زۆر لەوەشتی جیاواز تاقیکەمە بەڵام هەموو جارێ هەر وێزگەیەک هەر حەقلێک شتێکی لەسەر خۆم فێر کردووە شتێکی فێر کردوم کە تۆ لەو شتەیە باشی لەو شتەیە زۆر باشنی هەوڵم دا شتانی تیا باشنیم تا ڕادەیەک دووری خەمەوە ترکیزی لەسەر ئەو شتانە بێ کە تایە باشم ئیتر ئێستا وەکو پەرسۆنال براند ستراتیجیست تقریباً ئاستەکەم هەموو ئەوانم لە یەک شتا کۆ کردووەتەوە ئێستا گرنگترین پێرسۆنال براندینگ لە هەموو جیهان لە مێژوو ینی لە کەونە الأرض هەتا ئێستا بە کوردستانیشەوە کەسایەتێکە لەلای جەنابتە ئەو هەموو چەند ساڵە وەکوڵی برژایی لەنەوە تاکە وەڵاجا ئەوە هەم بێویژداری هەم بێ ئەمەکیەکە کەسێک پێغەمبەری خۆی نەناسێ صلی الله علیه وسلم پێغەمبەر کارکتەرێکی زۆر کاریگەرە پەرسۆنال براندێکی زۆر بەهێزە ڕۆڵ مۆدێڵێکی زۆر باشە بۆ هەموو وێزگەکانی ژیانت بەڵام ینی دوای ئەو کۆمەڵێک کەس هەن کە زۆر پێیان کاریگەرم یەکێک لەوانە مەحوی شاعری کلاسیکی کوردی کابرایەکی زۆر بەوی قارە حکمتێکی زۆر قوڵی هەیە لە شعرەکانە ئەویش بە هەمان شێوە لەوانەیە کە ئێستا ئەمڕۆ وەکو پەرسۆنال براند قساکەن سایمۆن سینێک یەکێکە لە کەسە زۆر کاریگەرەکان زۆر پێی کاریگەرم کریس دۆ دوایی لە یوتیوب بگەڕێن سیر کرد کریس دۆشێکێکە لەو کەسانی لە پەرسۆنال براندینگ دەرەجەیە گاری ڤیشم زۆر بەدڵە بەس زار تێگەدە ئەندێ قساکانانێت بە کۆمەڵگای ئێمە نەشێت خۆی وایە کەسایەتی ئەولانێ بۆ کۆمەلگای ئەوانە بێ بەڵام گاریڤیشێکێکە لەو کارکترانی کە قساکە ئەنەرژی تەداتێ وزەت ئەداتێ لە کوردەکانی خۆشمان خەڵکمان زۆر دکتۆر محەممەدی خانیەکێکە لەو کەسانی کە بۆ بابەتی کۆمەڵایەتی و خێزانی کە قساکە هەست بە دڵسۆزی ئەو ئینسانەکە هەستەکەی چەند لە مەسلحەت و بەرژەوەندی کۆمەلگایە قساکە هەستەکەی کە چەند دڵسۆزە بۆ کۆمەلگا ئەوانەی تر ئەو خەڵکانان کە پێیان کارگەم دڵنیام خەڵکی زۆر زیاتریش هەیە و دڵنیام هەر کەس لە ئێمە کۆمەڵ خەڵکی هەیە پێی سەرسامە بەڕاستی ئەکەیدەوە کاکداوەر ئەو کەسایەتیانی کە بە فعلی لەگەڵیانت ئیش کردووە وەکو ڕاوێژکاری پێرسۆنال براندینگ کەسایەتیەک زۆر ینی چیرۆکێکی کاریگەرت لەگەر هەبووە لە ڕووی چەند بابەتێکەوە بوون منە هەڵەی خۆت بووە لەوت بینیوە یان چەندین بابەتی هاوشێوە پرسیارێکی جوانە مووقیفی زۆر هەبووە ینی نامێ ناو بدەم چونکە کە من ئیشان لەگەڵەکەم بەشێک لە مەسئولیەتی ئیشەکە کە احتیفاظ بێت کە من دیتێل وردەکاریان ئەزانم کە خەڵکی وا هەبووە ئەندازیار بوو مهندس بووە بە مناڵی کە بینیویەتی ماڵە دراوسەکەیان تعمیر ئەکەن کە ئەو کرێکارەکانی بینیەوە بە کڵاوی سپیەوە کڵاوی زەردەوە ینی هەرو کاتە بە مناڵی وتێتی من ئەبێ ئەو کڵاوە لەسەرکەم ئەخ زۆرە تۆ لە منداڵیەوە ئەو خەونەت هەبێ ئێسێکێکە لە ئەندازیارە گەورەکان مەشارەی گەورە لەم شارەیە جێبەجێکانی ئەوە زۆر ئینسپایرێشنە کەم کەسە ئەوەندە هەوڵی داوە کەسی وا هەبووە ئەوانەی کە من مامەڵەم لەگەڵیان کردو ئەیان بینم پێیان سەرسامم خۆی بە تەنیا برانچی کۆمپانیایەکی ئەوروپی لە ئەمریکایە کردووەتەوە ینی لە سفرەوە دەستی پێ کردووە کەسێکەیەکە نامێناوەکەی بدەم بەڵام بە مێنتۆر و بە ڕێنیشاندەری خۆمی ئەزانم ئەڵێ یەکەم جار لە ماکدۆناڵدا مقابلەی مۆزەفمە کرد ینی ئەو برانچی کۆمپانیایەکی گەورەی ئەوروپی لە ئەمریکایە کردووەتەوە هەتا 200-400 مۆزەفی گەیاندووە و تروازی هێناوە ینی کە ئەو نمونە بەقوتانە ئەبینی لە براندی کەسیە ئەو کاریزمایە ئەو لێبڕانە ئەو ماندوو نەبوونە ینی وزەیەک وەرەگری حەزەکەی تۆ ژوابی ئەتەوێت تۆ ژوابی ینی ئەوانە کۆمەڵێک نمونن کە من زۆر پێیان سەرسام بوو ئەکەیت بەجددی ینی زۆر چیرۆکی زۆرمان هەیە لە کەسایەتێک حەزەکەم لە خۆت بپرسم تۆ بە کێ سەرسامی من بە کێ سەرسام من خۆم پێشکەشکاری تەلەڤیزیۆن بووم سەرێ منە تۆزێک ڕۆڵەکەمان پێتوانێکی ڕۆڵ مۆدێلەکە بگۆڕێ ئاوڕێیان بەخێر بێنە باڵقەی کینە پۆدکاستەکەمان کاک عەبدوڵڵا و ڕەمیانمانە کاک عەبدوڵڵا تۆ بە کێ سەرسامی سەلامە دنیا خۆشحاڵ بووم بە میوانەیەکی پێچوانە بوویەوە دەبێت جێمان بگۆڕین ناکەیدادێ بە شوێن گۆڕینێ وەڵا خۆشحاڵ بووم بە کێ سەرسامی خۆت نەتزەرەوە لە بە کێ سەرسام وەڵا بە حکمیەوەی ینی ئەسا ئیش لەسەرەوە دەکەم بەسەر بابەتی لیدەرشیپ ینی
کەسایەتی جۆن ماکسوێل هەروەکو لە ڕووی دینەوە یان دوورە لە دینەکەی ئێمەوە بەڵام ئەو ئوسلوبە و ئەو شێوازە لیدەرشیپی هەیە بەجددیانی زۆر پێ سەرسامە لەو ڕۆوە زۆر کەسانی تریشەیە پرسۆنا براندی بەقوت هەستەکەم کەسێک جۆن ماکسوێل کە ئەوە پرسۆنا براندەکەی بەقوتە کە وەختێ سەیری کۆنتنتێکی ڤیدیۆیی ئەو ئەکەی یا کتێبێکی خوێنیتەوە هەست بە دڵسۆزیەکەی بۆ کۆمەڵگا هەستەکەی ئەم مرۆڤ ئەوێ خزمەتی خەڵک هەستەکەی کتێبی نەنووسیوە لەبەر ئەوەی کتێب بفرۆشێ کتێبی نووسیوە لەبەر ئەوەی ئەو بەهایە ئەو تێگەیشتنە دروستە ئەو خزمەتە بگەێنێ بە خەڵکی ئەو ئەزمونەی خۆی پێگەیاندوە بەجددی ینی زۆر خەڵگەیە کتێب ئەنووسێ بۆی کتێب بفرۆشێ پێ دەوڵەمەند بێ خەڵکەیە کتێب ئەنووسێ بۆی ئەو بەهایە بگەێنێ بەلای و مهم نییە چەند نسخەی دەفرۆشێ سەداها هەزار لیدەرشیپ لە جیهاندا هەیە جوهد و ئەوەی بۆ بکە باوەڕی بەوە هەبێ قەناعەتی پشت بەخوا ببەستێ باوەڕی بەدەسەڵاتی خوای گەورە بێ هەموو شتێک ئاسان ئینشاءالله لە کۆتاییەکان ئەوجارە گۆڕانکاریمان لە وەزاکەیدا کردو پێشکەشکارە منەوە کاک داوەژیان حەزەکەم ناوی سێ کەسایەتی لە ناو سۆشیال میدیای ئێمەدا بڵێ هەر ناویش بڵێ ینی کە وەکۆەوەی سوود بگەێنن بە گەنجەکانمان لە فۆلۆت کردبێ چکە ئەوانەی ئێمە فۆلۆیان دەکەین ئەوە وەکو بڵێ پێرسۆنال براندینگی ئێمە دەدەخە ئەوانەی کە سوود بگەێنن بە گەنج ئەوان من ئەو عقلێتی پرسۆنال براندینگەم یەکسەر تەقسیمێکا بۆ تارگێت ئەودینس هەموو جارێک لە هەموو شوێنێک ئەو شتە متبێ دکتۆر محەممەدی خانی ئەبێ لە تۆپوان هەبێ ئەو کابرای زۆر دەسۆز چکە ئەو مەجارێک کە ئەو خزمەتی تیاکابریتی لە پەروەردەی کۆمەڵایەتی کاریگەری لەسەر منداڵ هەیە ئەم منداڵانە گەورە ئەبنیێنە ناو کۆمەڵگاوە دوایی یعنی کەسێک کە لە منداڵیەوە ئەو تێگەیشتنە جوانی تیابێ ئەوەی شێکە لە کەسەکان دووەم لە ناو هی خۆمانە بەڕاستی زۆر زۆرن ینی حەزەکەم ئەتەسەم خوانە خواستەیەکێکیانم بیرچێک لەیم بێتە سەر بەڵام حەزەکەم بە بەڵک پێ بڵێم بە کۆمەڵ ینی پێت بڵێم کاک تەهای زەنگینگێکێکە لەوانە کاک بڕە عەبدوڵایەکێکە لەوانە کاک پێشەوایەکێکە لەوانە کە من ئەمانە هەموو کە کۆنتنت و ناوەڕێکدانە ڕێکدانیشم بەدیارە کاک سەرکار حەمیدێکێکە لەوانە بۆ ئینستاگرام زۆر ئیسفادەم لێی کردووە کەیت ئەوە لە سێ زیاتر ئەڵێمان چونکە ئەوان کە زۆر دکتۆر عوسمان هەڵەبجەیەکێک لەوانە خۆڕاستە مامۆسای ئاینیە بەڵام تێگەیشتن و وجهە نەزەر و پۆینت ئۆف ڤیویەکی زۆر جیاوازتری هەیە بۆ کۆمەڵگا و بۆ گەنج و ئەوانە لە ڕۆ زانستیەکانەوە دکتۆر زانا ئەحمەد قەساب لە ڕووی دەرونیەکەەوە زۆر ئیسفادەی دکتۆر هەژار کە هەر لێرەش خۆتان ئینتەرویوتانەوە کردووە یەکێکە لەو گەنجانەی کە ئینسپایرێشنەوەتە یارمەتی ئیلهامە بۆ گەنجی تر بۆ ئەوەی کە دەست پێ بکەن ماشەڵڵا کتێبی هەیە کۆنتنت ئەنووسێ دکتۆرە لە هەم کاتە ئیتر وەڵا زۆرن وەزەمە هەندێک بوو لە گوڵبژێرێک بوو لەوانەی کە لە بیرم بێ ڕاستی تەبانەوە بێگومان خۆشتان حەزمە کۆتاییەوە چکە یەکەمم وت دووەم بە گروپ بوت ئێوەش بە هەمان شێوە چکە من نەزانم ئێوە وا مستافە بەڕێزەکە لێرەن بەم ئێوارەیە بەم کاتە شتی زۆر لەمە خۆشتر هەیە بیکەی لە ماڵەوە دانیشی ئیسراحەت بکەی وانە کات بەفی ڕۆ بدەی بە دیار فەیسبوکەوە بیبتی ڤیدیۆ گەیم بکەی بەڵام کە بڕیارتان داوە بێن ئەم شتە بکەن ئەمە پەیامێکە ئەمە باوەڕ بەخۆبوونێکە ئەمە هیوایەکە کە ئێوەتانەوێ شتێک بکەن داهاتوویەکی باشتر بۆ خۆتان و بۆ خەڵکی تر دروستکرد یاخوا سەرکەوتوو یاخوا سەلامەت یاخوا سەلامەت کۆتا پەیامت هەبێتن لە بۆ گەنجەکان و پرسیارێک کش دادەنەی لە بۆ گەنجەکان ئەوشمان هەیە ئەوە کۆتایی پێدەنین وەڵا کۆتا پەیام بۆ گەنجەکان ئەوەیە کە براندی کەسی خۆتان بە جددی وەربگرن چونکە براندی کەسی سوودی هەیە بۆ خۆتان بۆ داهاتووی پیشەی خۆتان و لە هەمان کاتیش ئەگەر بە دروستی بکرێ گەشەی پێ بدرێ سوودی هەیە بۆ کۆمەڵگا بۆ ڕێکخستنەوەی تێگەیشتنەکان لە کۆمەڵگا بۆ دروستکردنی ڕۆڵ مۆدێڵی نوێ بۆ بەخشینی ئیلهام بە خەڵکی تر تکایە براندی کەسی خۆتان بە جددی وەربگرن ئیشی لەسەر بکەن گەشتێکی چێژبەخشە خودناسیەکی زۆری تایە لە ڕێگایە باش لەسەر خۆت فێر ئەبی چەنەها دەرفەتی نوێ ئەدۆزیتەوە و چەنەها خەڵکی نوێ ئەناسی عیلاقاتی بەهێز دروستەکەی ئیشەڵا ئیسفادەی مالیشی هەر ئەبێ بەڵام براندێکی کەسی دروست بکەن با دەرفەتەکان ئێوە بدۆزنەوە با ون نەبن زۆر ناخۆشە زۆر جێی خەفەتە گەنجێک بە توانایە تموحی هەیە وزەی هەیە توانای هەیە بەڵام لەبەر ئەوەی لە بنەماکانی براندی کەسی تێنەگەیشتووە وونە کەس نایدۆزێتەوە کەس نایبینێ براندی کەسی خۆتان گەشە پێ بدەن با دەرفەتەکان ئێوە بدۆزنەوە پرسیارەکەش هەر کەستان بینی لە سۆشال میدیا کتێبیتان خوێندەوە
پرسیارێک لە خۆتان بکەن ئایا ئەم قسانە ئایا ئەم پەیامانە ئایا ئەم وتارانە سوود ئەگەێنن بە کۆمەڵگایانە ئەگەر هەستان کرد سوودی نییە بۆ خۆتان و بۆ کۆمەڵگا لێی دوورکەونەوە بیگۆڕن بە شتێک کە سوودی هەبێ چونکە تەمەنی ئینسان زۆر کورتە زۆر لەوە کەمترە کە لە شتێکە بەسەری ببێ کاریگەری نییە لەسەر خۆت و چواردۆرەکەت ئەستەکانتان خۆش بێ یەکێک بوو لە تایبەترین پۆدکاستەکان ئەوە خۆتان تایبەتن بەڕاستی زۆر چێژ بەخش بوو بۆ من زۆر خۆشحاڵ بوو بەزەدی هیواداریشمیانی بینەران و بیسەران سوود لە زانیاریەکانی دەناسەوەری شەمەک بۆ شێوازێکی بچووکیشان پێ بگەێنین ئەوە گەورەی خۆیانەوە ئێمە هیچمان نەکرد سەلامات بن خۆ دەستەکانتان خۆش زۆر سپاس بینەران و بیسەرانمان لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستەکە هەر وەکو لە سەرەتادا قسەیەکم کرد گوتم ئەوە گرنگ نییە کە تۆ چەند زانیاریت هەیە و چەند شت دەزانی بەڵکو ئەوە گرنگە کە چ شتێکت هەیە و دەیبەخشیت بە خەڵکی ئەوە ڤیژنی ئەو پرۆگرامەمان بوو ئەو پۆدکاستەمان بوو تا پۆدکاستێکی تر تا کەسایەتێکی تر بە خوداتان دەسپێرم و خوداتان لەگەڵ